بێگومان هەرێمی کوردستان پڕە لە گەنجی زیرە، گەنجی داهێنەر، گەنجێکە گرنگی بە وڵاتەکەی دەدات و گەنجێکە ئینتیمای هەیە بۆ شارەکەی و هەروەها بۆ وڵاتەکەی خۆی. بێگومان یەکێک لەو گەنجانەی کە ئەمڕۆ لە لای ئێمەیە وێبسایتێک و ئەپێکی بۆ شارۆچکەی سێ سادق داناوە و گرنگی داوە بە مێژووی شارەکەی، وەروەها شوێنە گشتیەکان و ئەو کەسە ناودارانەی کە لەناو شارەکەدا بوونیان هەبووە و هەر لە کەشوهەوایشەوە لەم ئەپەدا بوونی هەیە. ئێمە گفتوگۆ دەکەین لەسەر ئەم بابەتە بزانین ئایا لە کێکەوە بیرۆکەی ئەم ئەپێ بۆ هاتووە و کێن ئەوانی کە ئەتوانن ئەم ئەپە بەکار بهێنن و چ داهێنانێکی دیکە یاخۆ چ نوێگەریەکی دیکەی هەیە بۆ ناو ئەپەکە بۆ خودی ئەپەکە لە داهاتوودا. گفتوگۆی ئەم بابەتە دەکەین بە میوانداری ژیار فەرەج، دەرچووی بەشی وێب دیزاین کە لە ستۆدیۆ لەگەڵماندا. زۆر بەخێر کاک ژیار، لە کێکەوە بیرۆکەی ئەم ئەپەت بۆ هاتووە و چۆن بوو کە ویستت تایبەتێکی بە شارۆچکەی سێ سادق؟ زۆر سوپاسانەکەم. سەرەتا بەناوی خۆی گەورە و میرەبان دروستکردنی وێبسایتی قەزای سێ سادق لەوە بۆ من هات کە هەمیشە بڕوا و باوەڕم وا بووە هەر شار و ناوچەیەک بیەوێت مێژوو ناسنامەی خۆی بەڕاست و دروستی بنووسێتەوە، دەتوانێت جێگەیەکی تایبەتی لە دڵی خەڵکدا بکاتەوە بۆ خۆی. هەر بە بۆنەوە لە من دروستکردنی وێبسایتی سێ سادق لەو فکرەوە بۆم هاتووە کە هەستمەکە لە ناو پەڕەکانی سۆشیال میدیا یاخود لە ئینتەرنێتدا کەم تەرخەمیەکەیە. زۆر کەس هەیە تەنها بەناو سێ سادق دەزانن، نەک لە ڕووی ڕەچەڵەکەەوە یاخۆ بڵین لە ڕووی مێژووە و شوێنە گشتیەکانەوە. هەستم کردو کەمیەکە ویستم و کەمێ پڕکەمەوە. ماشاءالله گەنجانی سێ سادق لە بەشی ئایتی ئەو بابەتانە ئێستاکەم زۆر زیرەک بن. بەڵێ ڕاستەکەی دەستان ساغ بەیاخوا چۆنی بوو، ینی ئەمە داناوە پلانت چۆن بوو؟ هەر لە زانکۆ پلانە هەبوو بۆ ئەوەی کە وێبسایتێکی لەم چەشنە دروستکەی؟ بەڵێ حتمما لە پەیمانگا کاتێک کە لەوێ بووم چەندین پرۆژەی کەمان هەبووە لە بە هاوکاری مامۆستاکانم کە دروستمان کردو یارمەتی دەرمان بوون، بەڵام کە ئەم فکرم بۆ هات لەگەڵ مامۆستایەکمان هاوکاروی کە دروستی کردبووم یارمەتی دام، چونکە لەمە هەندێک جار کۆدێکی بچکۆلە کێشەیەکی گەورەت بۆ دروستەکە، چەندین کاتی پێویستە تاکو کێشەکە چارەسەر بکەیت. و بۆیە پلانەکەیشم لەوە زۆریەکەی بۆ هات کە ئەمیست کەمیەک لە سۆشیال میدیاکانمانە هەیە یاخود لە نەوە تازەکانمانە هەیە کە مێژوەکانمان نازانن یاخود ئەو کەسانی کە بە گەشتیار سەردانی شارەکەمانەکەن شوێنە گشتیەکان نازانن یاخود سێرانگاکانمان نازانن، ویستمە تەنها لە ڕێگەی ئەپلیکیشنێکە زۆر کاراسانی بۆ هەموو چین و توێژەکان بکەم. باشە، ئەمە ئەپلیکیشنە یاخود وێبسایتە؟ هەردووکێتی. بە شێوازی لینک بەردەستە لە وێبسایتەکان، لە هەموو وێبسایتەکان توانی کاری پێ بکەیت و بە شێوازی ئەپلیکیشنیش هەیە تەنها لەسەر سیستەمی ئەندروید، لەسەر سیستەمی iOS کەمێک ناڕەحەترە و کاتی پێویستە. چ سوودێکی هەیە بۆ شارەکە ئەم ئەپلیکیشنە؟ وەکووتم سوودەکان زۆرەکەی گەینە بە جیری تازەکانمان کە نەوە تازەکانمان بزانن کە لە کۆندا سێ سادق چۆن بووە، کەسی دێریمان کیە بۆ لە مێژوودا وەکە ئێساتێن نەماون و ئەو گەشتیارانەی کە سەردانمانەکەن ئایا پێویستیان بە نەخۆشخانە بێت یاخود بازاڕە گشتیەکان بێت، بنکەی پۆلیس بێت یاخود شوێنە گەشتیارەکانمان بێت، وامان کردوانی زۆر بە ئاسانی بتوانن وێبسایتەکە بەکاربێن و ئەو ئامانجیکەوانیانەیە پێ بکەن. باشە، ئەپلیکیشنەکەی تۆ لە چەند بەش بەکاتەوە، چه خزمەت گوزاریکی تیا بۆ بەکارهێنەرانی؟ ئەپلیکیشنەکەی من لە 5 بەش بەکار هاتووە. سەرەتامان هەیە و لەگەڵ مێژوو گەڕان و شوێنەکان و بەشی گالاریمان هەیە کە شوێنی گەشتیاریەکان یاخود شوێنە دیمەنە جوانەکانی سێ سادقی تێدایە لەگەڵ کەشوهەوای یەک هەفتەی کامل کە بەڕاست دروستی سێ سادقی تێدایە. ئەم کەشوهەوای ئەپدەیتە بێتەوە یان؟ بەڵێ، لەگەڵ 24 سەعاتی داهاتوو لەگە مەسەلە ڕاستەوخۆی ئەم کاتەدا کە ڕۆژێکی کاملمان پێ ئەڵێت و لە دوای 12 شەو گۆڕانکاری بەسەرادای بۆ سبینی. کە ژارە بێت کات دابنی بوو بەردەوامیانی ڕۆژانە بێت ئاگاداری ئەم وێبسایتە بیت و ئینەکە بیت یان چۆنیە؟ بەڵێ، چونکە لەم کاتەدا ئەم وێبسایتانە زۆری نیان مەسەلە بە یەکەوە گەر زۆری نەی کەس جوینی بکات تووشی داون دەبێت، ینی سێڤەرەکەمان ئەوەستێ وەگەر بمانێ بە یەک کات هەموو زانیاریەکانی بۆ زیادکەین داون دەبێت، یانە بێت لە هەموو کات و چرکە و سادێکات چاومان لەسەر ئەم وێبسایتە بێت، چونکە بۆ خزمەت دروستمان کردەوە، خزمەتی کۆمەلگا و خزمەت بە قەزاکە مانەوێت دایم کار بکات، نێڵین بۆستێ. باشە،
ئەپلیکیشنەکە تەنها خۆت بیرۆکەت هەبوو دروستت کردو بە تەنها یان کەسی تریش پاڵپشت بیرۆکەکەم بە تەنها دروست بوو ینی تەنها بیرۆکەکەم خۆم بۆ بەڵام وەکو دروستکردن هاوکارم مامۆسامیر کە مامۆسام بوو لە پەیمانگا و یارمەتی داوم. زۆر باشە. ئەپلیکیشنەکە بە چەند زمان بەردەستە هەر کوردی یان زمانی دیکەیش؟ نەخێر بە زمانی کوردی و زمانی ئینگلیزی و زمانی عەرەبیش بەردەستە بۆ گەشتی عەرەبیانیەکان. زۆر باشە. لە هەندێک بەشانی کۆمەڵێت شتت داناوەلەوانە نووسیتە خەڵکی میواندۆس و ڕەسە و نیشتیما پرور ئەمە ئەم ئەپە ئەکرێتەوە شتی کە پیشانیان چۆن نییە؟ بەڵێ ئەمانەمان کە جەناب باسی کرد هەمانە لە وێبسایتێکەدا و ئەگەر دیقەت بدەیت لە خواری ئەویشەوە ژمارەی دانیشتوانەکەی تێدا کە ژمارەی دانیشتوانەکە مەزە نەکراوە زیاتر لە 100,000 دانیشتوی هەیە و چەندێک گەڕک و ناوچەمان هەیە و یاخۆ ساڵی دروستبوونەکەی کە لە بنەڕەدا یەکەم جار ساڵی دروستبوونەکەی کەیە و لەگەڵ زیاتر 80 ناوەندی خوێندن و پەروەردەییمان هەیە. لە بەشێکی دیکە نووسراوە گەڕان بە شارەکەدا ئەمە چۆن کەسێکەیە بکەڕێبانی بەنێو شارە گەڕان بۆ شارەکە ویستم تەنها ناونیشانێکی وازح و تەواوی لەسەردانم لەبەرەوەی هەندێک کەسەی زیاتر داغڵی وێبسایتەکەمە بە پێویستی بەزانێ بە مێژوو نییە چکە خۆی لە مێژووە تەواوەتی هەمی ئەزانێ ئەو تەنها مەبەستی شوێنەکانێتی کە بە تەواتی بزانێت و من بە شێوازی ئایتم دامناوە چۆن بڵین بلۆگ بە بلۆگ دامناوە مەسەلە بازاری گشتیەکەی لە خوارەوە بەڵتنێکم داناوە کە بەڵتنەکە بە ناوی نەخشەوەیە کە کلیکی لەسەر دەکە یەکسەر کۆنێکتە بە گۆگڵ ماپەوە شوێنەکەت بۆ دیاری دەکات و بە ئاسانی یەکسەر یعنی ئەوە نییە بڵێ کاتێکی زۆر بۆ سەر بێت کاتەکەت بۆ دەگەڕێتەوە لێ. زۆر باشە. ئەو شوێنانەی کە دیاریت کردو بە نەخشەکە تەنها یەک جێگەی دیاری کراوە یاخود کۆمەڵە جێگەت پیشان ئەدات؟ ناڵم بۆ بە ئایتم ینی بلۆگ بە بلۆکە ینی بەستم ئەوەیە بۆ منە ئەگەر مزگەوت بچیتە مزگەوتێکەوە کۆمەڵک مزگەوتت پیشان ئەدات بە نەخشەکەیان نێک مزگەوتی دیاری کراوە مەسەلەیەتە وەکو مزگەوتی گەورەی سیساتەقی تێدایە وەکووتیشم کە بە یەک جار هەموو ئایتمەکانیان هەموو زانیارەکانی بۆ داخڵکەی سێڤەرەکە تووشی داوە نەبێت پێویستە هەنگاو بانگاو داتاکانی بۆ داخڵکەی و لەسادا وابزانم تقریبان 12 ئایتمان بەردەستە. ئەگەر کەسێکی ینی پاڵپشتێکی دارایی هەبێت ئەکرێشتەکە گەورەتر بکرێ خوشتی باشتر پێشکەش بکرێت؟ بەڵێ بە تاکید و لەسادا ئەم ئەپلیکیشنەکە بە شێوازی فری بەردەستە و هەتاوەکو تقریبان 35 ڕۆژە کە بە شێوازی فریە لە دوای ئەوە بێتە بە پارە و پێویستی بە پاڵپشتی دارایی هەیە ڕاستی لە هەم لە چ لە ڕووی وێبسایتەکەەوە چ لە ڕووی ئەپلیکیشنەکەەوە ئەگەر بتەوێت لەسەر سیستەمی ئەندرویدە iOS-ەکەش بەردەستی بکەی ئەو کات زیاتر کلفەی دارایی پێویستە بۆەوە. هەوڵێکی ئەوە نەدا سەپۆرتێکە ببووی وەڵا هەوڵەکە چۆنە هەر کەس بێوێت مەزەلا ئەمە تەنها بۆ خزمەتی تاکە کەسی نییە بۆ خزمەتی کۆمەلگایکی کاملە هەر کەس بێوێت لەلایەن خۆیەوە پشتگیری بکات ئێمە ئامادەی هەوڵی بۆ ئینشاڵڵا بۆی کە نەبێت بۆی کە خزمەتە بە شارەکە بەتایبەت کەسانی هەن ینی هەمیشە خەمخۆشیمەخۆ. زۆر باشە. ئەوەی کە هەیە ئێستا بەرنامەکە کۆمەڵێک بەشی تایەوە خۆش ئاماژەت بکرد ئایا هیچ گۆڕانکاریەکی نوێگەریەک هەیە کە بتوێت لە داهاتوودا بۆی زیادکەی؟ ئینشاءڵڵا کەوتم خزمەتگوزاری زیاتری بۆ بەردەست بکەین و نیازمان وای ئینشاءڵڵا سیستەمی AI تیا بەردەست بکەین ژیرێکی دەستکرد کە بتوانی پرسیار مەسەلە من شتێکم بیچوو بێ لەم وێبسایتە دابینی کەم تۆ پرسیار لە ژیرێکی دەستکردەکە بکەیت بەڕاست و دروستی یەکسەر جواب وەڵامت بداتەوە مەسەلە پرسیار لە مێژوەکەی بکەی مەسەلە من بۆ هەیە چەندی ڕێکم لەسەر مێژوەکەی نووسی بێت بەڵام ئەو ڕۆمانێکت بۆ بنووسی لەسەر مێژوەکەم ینی بە کورت و تەوااسیلەکەی چیم هەیە هەمووی لە ژیری دەستکردەکە بەردەست یەکەم. زۆر باشە. ئەی لە ڕووی گۆڕانکاریەکانی دیکە بۆ منە ئەگەرێکێک پێشنیارێکی هەبێت گۆڕانکاری لە بەرنامەکەدا بکرێ خوشتێکی بۆ زیاد بکرێت چۆن بە تۆی بڵێت لە چ ڕێگای؟ من لە ناو وێبسایتەکاندا سۆشیال میدیاکانی خۆم داناوە لە فوتەرەکەی خوارەوەیدا ئەم ئیشە ئەگەری ساڵ 99 هەمی فکریە بۆ هەیە من فکرم بۆ ئەم شتە ڕۆشت بێ کەسێکی تر لە من باشتر فکری هەیە لە من باشتر فکرێکی بە شتێکی باشترشکێت من خۆشحاڵە بم کە کەسێک فکرەکەم بۆ دابنێ یان خۆر ئامۆژگارێکی باشم کا بڵێ ئەمەی بۆ زیاد پێی کە من خزمەتی کۆمەلگا بکە ئەمەم داناوە تەنها بۆ خزمەتی کۆمەلگا کە کەسێکیش ئامۆژگارێکی باشم کات یا خۆت فکرێکی باشم بادێ بۆ خزمەتی کۆمەلگا ئێمە ڕێزی لێگرین و خزمەتەکەین. چەند شوێنێکی لەو ناوچێ لە بابەتی گەشتیاریانی تایەتی شوێنێک ینی
ئایتیمێکی بکەیتەوە بە گەشتیاری بێت و شوێنە گەشتیاری دیمەنە جوانەکەم شادرێ یان پلانیش هەیە ئەوەش بەڵێ لە ساتیا سەراوی سوبحاناغامان هەیە کە گرنگترین شوێنی گەشتیاریەتی هەم بۆ ئاهەنگەکان هەم بۆ سەیران و گەشتەکانی کۆمەلگا لەسەدا بەردەستە وی بە وێنەش بێ زۆ جوانترە مەسەن خەڵک کەسێک بێ ئەو شارەزای بێت و ڕاستەکەی لە وێنەدا کە شوێنی گەشتیاری ترمان هەیە وەکو کانێسکانمان هەیە یاخۆ سەرچاوی ڕیشێنمان هەیە ئەم دوانە نەماتوانی و بە لێ سادا لە گەڕان و شوێنەکانە بە شێوازی نەخشە دایبنین لەناو گەلەریەکە دامان ناوە باشە لە کاتێکا کە بمانەوێت لەناو گەڕان و شوێنەکانە ئەمیش دابنین ئینشاءالله ڕسمی ئەویشە ئەکەینە گەلەریەکە و لەبەری خەڵک زیاتر ئاشنا بێ کە شوێنەکە چۆنە و بۆکوێ ئەڕوات باشە ئەتەوێت ئەم بیرۆکە و ئەم ئەپلیکیشنی کە دادناوە تەنها لە شارۆچکی سێ سادقدا بمێنێتەوە یاخود پلانە هەیە بۆ شارۆچکەکانی دیکە و قەزا و نەحەکانی دیکەش من سەرەتا خەڵکی سێ سادەقم ویستمە بەتایبەت خزمەتیە بێ بکەم بەتایبەت سپاس دەکەم و هەر شوێنێکی کەش بیەوێت کوردستان ینی هەمی مڵکی خۆمانە خزمەتی هەر شوێنێک بکەین ببوورە خزمەتی هەر شوێنێک بکەین ئێمە شانازێ بۆمان پێکمان بەس بۆ حکمی جەنابەت لەوێت و شارەزای شارەکەی تو لێ دانیشتوی حتمما ینی ئەوە بۆ خۆی گرنگە فراوانکردنەکەی وتە پێویستی بەوەیە کە سێڤەرەکە ئەوەستێ نازام شتێکی وە ئەگەر لە ڕووی مەسەرەن داراییەوە پارەبەی بە سێڤەر ئەم شتانە ئەکرێش گەورەتر بێشتی زیاتری دیابێت زۆر لەوەی کە خۆمان بیری لەگەن توانین گەورەتری بکەین بەڵامی ساتێکە بەڵێ حتمما بە پارەیەکرێت لەم پێویستی بەکڕێنی هۆستەیە پێویستی بەکڕێنی دۆمین هەیە پێویستی بەکڕێنی ئەپلیکیشنەکانەیە چی لە ڕێگەی ئەپستۆرەوە بێت یان پلیستۆر لە هەردووکەنە ڕەزامەندی وەرگری بە پارە داخلی بکەیت باشە ئێستا کە بم شێوە زەفریا بەردەستا هیچ تێچوویەکی هەبوو بۆ تۆ لەم کاتە هیچ تێچوویەکی نەبووە بەڵام ئەگەر بمانەیە گەورەتریکەین بە بۆچنم هەیە پێویستی پێ بێت باشە چیت هەیە بۆ گەنجانی دیکە کە ئاوا بیرۆکەیەکیان هەیە یاخود بابەتێکیان هەیە داهێنانێکیان هەیە بەڵام لەوە ئەترسن کە ئەنجامی بن شکست بهێنن یاخود کەس نەبێ پاڵپشتیان بکات سەرەتا بن کە خۆم دەستم کرد بەمە بە شتێکی زۆر سادە دەستم پێ کرد چاوەڕێی ئەسە پشگیری نەبووم کە بکرێت چاوەڕێی فیدباکە باشە نەبووم کە بۆم گەڕێتەوە بەڵام کە چاوەڕێی فیدباکێکی ئەوە باش بووم هەستان بە ئەپگرێدکردنی یان وێشتنی تازەی کە دیزاینەکەیم زۆر جوانتر کرد و گەنجانی خۆشمان فکریان زۆر جوان پێ و بەتوانان زۆر بەتوانان بەڵام کێشەکان ئەوەیە بە نەزەری یان بە شێوازی تیۆری لە جێگەی خۆیان نامێننەوە هەر کەسێک هەر گەنجێک کە فکرێکی تایبەتی خۆی هەبێت تەنها کەمێک هەوڵی زیاتری ئەوێ لەبەرەوەی بگا بە بیرۆکەکەی بکا بەڕاستی تەنها خەیاڵ نامێنێت لە خەیاڵان نامێنێتەوە وتی لە پێشتر لە پێش بەرنامەکە لە سەساقات چەند ئەپروشتێکی بۆ شارەکە بێت شتی دیکەژێت چی دیرکە هەیە بۆ بەڵێ ئەیساتەیە تقریبەنەوەی من ئاگادار بم دوو ئەپی سەرەکی زیاتەیە بەردەستە کە ئەپی ئامادە و ئەپی زووگەیشتمان هەیە لەوێ ئامادە بۆ چییە هەردووکیان بۆ دلیڤەرین کە هەموو شوێنێکی بازار هەموو بازارەکان هەرچێکی تۆ پێویست بێ بە دلیڤەریەکان بکرێت لەوێ ئامادەیە وەڵام شتێکی باشە بەڵێ هاوکارمان بۆ سواسیانەکەی زۆر باشە داهێنانی دیکە یاخۆ ئەپلیکیشنیان شتێکی دیکەت هەبێت گەل لەم ئەپلیکیشنی کە دادنەوە لە داهاتوودا دروستی بکەیت ئیساتێ من وێبسایتێکی کاملی کەم هەیە کە ئەوان هۆز نەکراوە تەنها بە لە کۆمپیوتەرەکە پێمە کە تایبەتە بە پەیمانگایەکی کامل یعنی پەیمانگایەک بێ یاخود زانکۆیەک بێ یاخود قوتابخانەیەک بێ ئەوەی کە بە فکری من و تۆ یاچێت لە وڵاتانی تریش کە تیا هەبێت لێرە هەیە لەم وێبسایتە ئابێت یەکەی ئەویش تەنها بۆ خزمەتکردن دروست کراوە بەڵام ئەویان چونکە چەندین زمانی جیاوازی تێدا بەکار هاتووە ئەو سەپۆرتکردن یاخۆ بڵین هۆستکردنی بە فری ڕێگە نادات ئەو تەنها پێویستی بە پارە هەیە لە ڕووی زانیاریەوە بۆ پەیمانگا و زانکۆکان ئەبێ یاخۆ لە ڕووی داخڵکردنی داتاکانەوە چۆن ئەتوانین لە ڕێگەی کۆدینگەوە داتاکانی بۆ داخڵکەین ئەتوانین مەسە لە کارە ئاسانیە بۆ خەڵکەکە مەسەلە یەکێک بێ لە پەیمانگایەک ناو تۆمار بکات پێویست ناکات لە شارێکی کە بکات لە شارێکی کە هەل لە ناو وێبسایتەکە توانێت هەموو زانیاریەکانی خۆی داخڵکات و فۆرم تەقدیم کات یان فۆرم پڕکاتەوە بەڵێ ئەتوانێت مەسەلە پەیوەندی ڕاستەوخۆ لەگەڵ پەیمانگایە ببەسێت یان لە ڕێگەی ئیمێڵەوە یان لە خۆر لە ڕێگەی مەسەجەوە بێت بە هەر شێوەیەک بێت توانێت ڕێگا لەگەڵ ئەمانە ببەسێت چی بۆ زانکۆ چی بۆ پەیمانگا چی بۆ قوتابخانەژم سیستەمە
گونجاوە بووی. دەست و چاو خۆش بە زۆ سپاس دەکەین کاک ژیار فەرەج دەرچی بەشی و دیزاین یخوا بەخێر سپاس دەست خۆش میوانی بێ. بەرنامە. سپاسانە.